ئەمڕۆ ئێمە زیاتر لە ڕێکخراوی بواری جینۆساید و چالاکوانانی بواری جینۆساید بۆ ساڵیادی 34 ساڵەی تاوانەکانی ئەنفال دژ بە خەڵکی کوردستان لە سلێمانی ویسمان کە چالاکێ بکەین و بەیاننامەمان هەبوو کە داواکاریەکانی ئێمەی لە حەوت خاڵا کۆ کردبووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەداخەوە ڕێگریمان لێکرا لەلایەن ئاسایشی سلێمانیەوە بە بیانوی ئەوەی کە مۆڵەتمان وەرنەگرتووە بۆ ئەنجامدانی چالاشەکە. شوێنی چالاشەکەی ئێمە سەکۆی ئازاد بوو لە پارکی ئازادی لە شاری سلێمانی و ئێمە بە سێ پاسا و پێماوا بوو کە پێویستە چالاشەکە ئەنجام بدرێت. یەکەم سەکۆی ئازاد لە پارکی ئازادی دانراوە بۆی کە ڕای ئازاد و بیرروبۆچوونی ئازادی تیا پەخش بکرێەوە هەموو کەسێک ئازاد بێ لە تعبیر لە ڕێی خۆی بکات. ئەمە پێشتر کە دروست کراوە لە تەسیسی ئەو شوێنەوە ئەم قسەیە کراوە. دووەمیان ئەوە بووە کە ئێمە مانگێک پێش ئێستا لە یادی کارەساتی هەڵەبجەیە چالاکیمان لە هەمان جێگە کردووە و هیچ گرفتێکمان بۆ دروست نەبووە. خاڵی سێمیان ئەوەیە کە زۆر جێگەی نیگەرانی ئێمەیە ئەمڕۆ لە شاری کەرکووک کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە ئەم چالاکیانە ئەنجام دراون و ئەم یادە بەرز ڕاگیراوە. سیرەکە لەوەدایە لە کەرکووک کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە چالاشیەکە کراوە هیچ ڕێگریشیان نەکردووە بەڵکو ئاسانکاریان بۆ کراوە. بەڵام لێرە لە سلێمانی ڕێگری لە چالاشەکە کرا. دوو بەیاننامەمان ئامادە بوو کە لە حەوت خاڵا داواکاریەکانمان خستووە ڕوو زۆربەی داواکاریەکانمان و لە بەیاننامەکەمانە هاتووە دواتر دەست ڕاگەیانەکانەکەوێت. زۆربەی خاڵەکان بەڕاستی دووبارە بوون خۆیانە بینیەوە لە داواکاری ساڵانی پێشوو کە بۆ نمونە حکوومەتی عێراقی ناچار بکرێ داوای لێبوردن لە گەلی کوردکە لە بەرامبەر تاوانی جینۆساید کە ئەنجامی داوە لە بەرامبەر گەلی کووردا بە نمونە پاکردنەوەی لیستی موچەی شەهیدان و زیندانیانی سیاسی لە گەندەڵی و لە بندیوار بۆ نمونە زیاتر خزمەتکردنی کەسوکاری ئەنفال کراوان و شەهیدان و زیندانیانی سیاسی